بەڵازان لەگەڵتان بەردەوامی نۆچینە لای تەوەری یەکەمی پرۆگرامی ئەمڕۆمان باز لە هەناوبینی نازوورەکەین. هەناوبینی نازوور چییە؟ هەناوبینی بۆ چێ ئەنجامەدرێت و چێنەوە کەسانی کە لە ڕێی هەناوبینیەوە ئەتوانین چارەسەرێکی گونجاویان بۆ بدۆزرێتەوە و کام نەشتەرگەریە وەکو چارەسەر بۆ چارەخوازێک ئەنجامەدرێت لە ڕێی هەناوبینیەوە. گفتوگۆی ئەم تەوەراکەین، باسی هەناوبینیەکەین، باسی نازۆرەکەین و باز لە چارەسەرکردنی گرفتە تەندروستیەکانەکەین لە ڕێی هەناوبینیەوە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هیوا ئەبوبەکر، پسپۆڕی هەناوبینی و لە هەمان کادا نەخۆشیەکانی هەناوی. دکتۆر گیان فەرموو دکتۆر. بانی باش دکتۆر. دکتۆر زۆر بەخێراتی سەر چاوەڕێ. فەرموو. دکتۆر گیان فەرموو دکتۆر گیان. زۆر سپاس لانەخە. زۆر بەخێر بیت. سڵاو لەبێت دکتۆر گیان. سڵاو لەبێت. باشم شکر. سپاسێکی تۆ چۆنی؟ با سەرەتا بەوە دەست پێ بکەین بزانین هەناوبینی نازوور چییە؟ بەڕێستان پێناسەیەکمان بنێت و ئەترەچینە ناوەڕۆکی باسەکەمانەوە. زۆر زۆر سپاس، خۆشحاڵم جارێکی تر لە کەناڵی کورسات خێر بیت سەر چاو. بەهۆی سەرقاڵیەوە نەمتوانی باشدار بووم. هەناوبینی ئامێرەکەی جۆرێک لە ئامێرە کە ئەشێت لە زمانی پزیشکیا دوو جۆرن. جۆرێکیانەوەن کە پێشتر بەکارە هات کە ئامێریکی ڕقی درێژ بوو، زۆر نەخۆش بێزارە بوو، بەس ئێستا پێوتە فلێکسەبڵ واتە خۆگونجاوە کە توانای بینینی ناوپۆشی بەشەکانی کۆندامی هەرسی هەیە. گەرێمە باسی هەناوبینی کۆندامی هەرسکێنەوە ئامێرە لە دەمی نەخۆشەوە یان لە دەرچەی کۆمەوە ئەچێتە ناوپۆشی کۆندامی هەرسەوە بەشەکانی بەشە سەرەکیەکانی کۆندامی هەرسی پێبینین، وەکو سوورێنچێک، وەکو قڕک، وەکو گەدا، وەکو دوانزەگرێ، ڕیخۆڵە باریکە، ڕیخۆڵە گەورە. و ئێستا ئەم ئامێرە ئەم هەناوبینیە زۆر زۆر پێشکەوتوتر بۆ چەند ساڵێکە. توانای بینینی ئەندامەکانی پشتی ناوپۆشی گەدە هەیە، وەکو پەنکریاس، بۆری زرا و سیەکان، لیمفەڕژێنەکانی ناوسنگ و ناوسک کە توانای هەیە وەرگرتنی پارچەی لێوەربگرێ و بتوانرێت قۆناغبەندی بۆ زۆربەی نەخۆشیەکان بکە. بەوە شەوە نەوەستاوە. ئەوەی ئەمڕۆ لەو تەورەیە پێما بێ باسیەکەین کە بریتە لە زاراوەیەکی تازە کە چەند ساڵێکە ناوەندی پزیشکی جیهانی سەرقاڵ کردووە و سپاس بەخوا ئەو زاراوەی هاتوۆتە کوردستانیش چەند ساڵێکە و لە عێراقیش کە ئێمە یەکەمین تقریبان سنتەر بووین ئەو زاراوەمان هێنا. ئەویش هەناوبینی نەشتەرگەریەوە یان نەشتەرگەری هەناوبینیە، ئیندۆسکۆپیک سەرجەری، کە ئەمە توانای ئەوەی هەیە کە لە قۆناغی دەستنیشانکردن و وەرگرتنی پارچەیەک تێپەڕێ بچێتە قۆناغی چارەسەر و حەڵکردنی گرفتەکانی چارەخواز. زۆر باشە، دەست خۆش بێ دکتۆر. کەواتە زانستی پزیشکیەکە لەو زانستانێک کە ڕۆژ لە دوای ڕۆژ ڕەنگە ئەپدەیت و گۆڕانکاریێکی زۆری بەسەرا بێت. ئێمە وەکو کوردستان توانیمانە بە تایبەتر لە بواری هەناوبینیا لەگەڵ ئەو پێشکەوتنانی دنیاە بین کە هەیە؟ بە دڵنیاییەوە توانم بڵێم کە ئاستی زانستی هەناوبینی کۆندامی هەرس و جگەر بە تایبەتی کە لەو باری ئێمە سەیلەکەین چەند ساڵێکە ئاستی هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی نەکرد لە چاو ئاستی بەشەکانی تری عێراق لە دواوە نیە، بەڵکو لە چاو ئاستی وڵاتانی دراوسێشە زۆر زۆر پێشکەوتوتە. دەتوانم بڵێم کە بەشێک لەو چارەسەرانی کە ئێستا لە ڕێی هەناوبینیەوە ئەکرێت و ئەو جۆرە دەستنیشانی کە لەسەر ئاستی جیهانەکرێت پێم وایە شتێک نەماوە پێویست بۆ بکات کە چارەخواز و هاوڵاتی بچێتە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق. و نەکردەوە، بەڵکو زۆرێک لەو نەشتەرگەریانە هەیە، زۆرێک لەو چارەسەرانە هەیە کە لە ڕێی هەناوبینیەوە کرێ بۆ یەکەمین جار لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی ناوچەکەش سپاس بەخوا لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستان ئەنجامان ناوە کە لە پەیجی خۆمان و لە چەند ناوەندێکی زانستیشا بڵاومان کردوێتەوە. ئەمە بۆتەوەی ئەوەی کە بەڕاستی بەشێکی زۆری گرفتی چارەخواز لە بەشەکانی تری عێراقەوە بێن بۆ هەرێمی کوردستان بۆی کە گرفتەکانیان بۆ چارەسەر بکرێت و پێویستیان بۆ نەبێ نەشتەرگەری قورسیان بۆ بکریان، پێویستیان بۆ نەبێ بچنە دەرەوەی وڵات. چێنە ئەو کەسانە باشە بەورەلانن، چێنە ئەو کەسانی کە یان ئەو چارەخوازانەی کە بڕیاری هەناوبینی نەشتەرگەریان بۆ ئەدرێت و لە ڕێی هەناوبینیەوە نەشتەرگەریان بۆ ئەنجامەدرێت و پێویستی بە نەشتەرگەری گەورە نابێت. زۆر زۆر پرسیارێکی جوانە لە ڕاستیە یەکێکە لەو بابەتانی کە ئێمە باسی بکەین لە دوای تەبەن مێژووی سەر هەڵدانی هەناوبینی نەشتەرگەری یان ئیندۆسکۆپیک سەرجەری ئەگەرێتەوە بە ساڵی 2010 بۆ یەکەمین جار پرۆفیسۆرێکی گەورەی یابانی کە بە باوکی ئەم زانستە دائەنرێت لەسەر ئاسی گیان پرۆفیسۆر ئینۆی لە وڵاتی یابان جۆرێک لە چارەسەری دۆزیەوە کە پێوترێ پۆیم جۆرێکە لە چارەسەری ئەو نەخۆشانەی ئەو چارەخوازانی کە گرفتی قودانیان هەیە، نەخۆشی تەسکبوونەوەی سوورەنچیکیان هەیە. لە دوای ئەمە ئەم شەپۆلە گەورەیە لە جیهانە بڵاو بۆەوە لە ساڵی 2018ەوە ئێمە ئەم جۆرە چارەسەرە لە کوردستانە بەکارێنین. ناوەندەکانی چارەسەری
ناوەندەکانی چارەسەری هەناوبینی نەشتەرگەری ئەکرێ بە سێ جۆرەوە بە شێوەیەکی سەرەکی. جۆرێکیان ئەو چارەخوازانن کە گرفتی تەسکبوونەوەی سوورەنچک و قورگ و تەسکبوونەوەی بەشی خوارەوەی گەدەیان هەیە، واتە تەمەڵی گەدەیان هەیە، شەلەلی نەماسوولکەکانی گەدەیان هەیە، لە ئەنجاما خواردن ناچێتە ناو دوانزەگرەیان، یانەوە چارەخوازانەی تەسکبوونەوەی سوورەنچکیان هەیە، خواردن و خواردنەوەیان پێ قوت نادرێ. ئەم جۆرە چارەسەرە نەشتەرگەریە پێوترێ third space endoscopy، واتە هەناوبینی بۆشایی سێەم. ئێمە وەکو لە سەرەتای بەرنامەکە باسم کە هەناوبینی بریتیلەوەی کە بەنا ئەو بۆشایە ڕوون کە هەیە، بەڵام هەناوبینی سێەم جۆرێکە لە دروستکردنی بۆشاییەک کە دکتۆری نەشتەرگەریەکە دروستیەکات، واتە ئەچێ کوونەکە کاتە ناوپۆشی سوورەنچک و ئەچێتە پشتی ناوپۆشی سوورەنچک یان گەدەوە، لەوێ ناوەند تەنەڵک دروستەکە، واتە شوێنێک دروستەکە هەناوبینیەکەی لێوە ئەڕوات. ئەمە جۆری یەکەمی چارەسەرەوەتە و چارەخوازانی کە گرفتی تەسکبوونەوەی سوورەنچکیان هەیە، گرەیەکیان هەیە لە سوورەنچکیانە، گرەیەکیان هەیە لە گەدەیانە، لە ڕێی نازوورەوە بۆیان دەرێنین. جۆری دووەم بریتیە لە زاراوەی تەشویەت الأورام السطحی بە زمانی عەرەبی، واتە ڕزگارکردنی چارەخواز لە گرەی قۆناغی یەکەمی شێرپەنجە، چ لە قورگیا بێت، چ لە سوورەنچکیا بێت، چ لە گەدەیا بێت، چ لە ڕێکەیا بێت، یان لە کۆڵۆنیا بێت. ئەم جۆرە چارەسەرە لە زمانی پزیشکیا پێوترێ ESD، واتە ئیندۆسکۆپیک سەبمیکۆزەل دایسێکشن، واتە کەوڵکردنی ناوپۆشی ئەندامی هەرس، واتە کەوڵکردنی سوورەنچک، کەوڵکردنی گەدە، کەوڵکردنی ڕێکە. بە شێوازێک تو ئەتوانین لە ڕێی هەناوبینیەوە بەشێکی زۆری ناوپۆشی گەدەی ئەو چارەخوازە ببڕی، گرێکە دەربکەی بەبێ ئەوەی ئەم چارەخوازە یان ئەم نەخۆشە پێویستی بۆ بێ گەدەی فڕێبەی یان سوورەنچکی فڕێبەی، تەنها لە ڕێی نازوورەوە ئەو ئەندامە سەرەکیی لاشەیە پارێزی و لەو گرفتە گەورە ڕزگارەکەی بەمەرجێک چارەخواز بتوانێت لە قۆناغی یەکەمە دەستنیشان بکرێ. جۆری سێم و کۆتایی ئەم چارەسەرانە بریتە لە چارەسەری قەڵەوی ئیندۆباریاتێک کە لە زمانی پزیشکیا کە زۆر 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 سەدایەکی عالەمی هەیە. بەداخەوە ئەم جۆرە چارەسەرە لە وڵاتی ئێمە هێشتا زۆر زۆر پێشکەوتوو نییە. جاران هەموو ئەوانەی کە گرفتی قەڵەویەکی نەخۆشییان هەبوو، واتە ئەگەنە قۆناغی ئەوەی کە قەڵەویەکەیان زۆر زۆر ئازاریان بات، ئەبوایە نەشتەرگەریان بۆ بکرایە. بەڵام ئێمە زانین کە قەڵەویش سێ قۆناغی، یەک، دوو، سێ. لە دوای ساڵی 2023 ڕێکخراوی قەڵەوی جیهانی بە تایبەتی ئەوانی کە نەشتەرگەرن بۆیان دەرکەوت کە نەشتەرگەری کۆمەڵە خەڵکی زۆر گرفتارە بێ و بەشێک لە هاوڵاتیان لەسەر ئاسی جیهان نزیکەی لە 98 چارەخوازان ڕەفزی نەشتەرگەریەکەنەوە لە ترسی ماگە خراپەکانی نەشتەرگەری، لە ترسی گۆڕانکاری ڕیشەی، لە هۆرمۆناتە، لە ڕوخسارە، تێکچوونی میزاجی مرۆڤەکان. بۆیە بەشێک لەو هاوڵاتیانە نەشتەرگەریان ناکرد. لە دوای ئەمە لە ساڵی 2023ەوە ئەم ڕێکخراوە گەورانە بڕیاریان نا ڕێکخراوی خۆراک و دەرمانی ئەوروپی ئەمریکی کە جۆرێک لە چارەسەری پێشکەوتوو کە لە زمانی عەرەبیا پێڵێن کەرمەشەت المەعیدە یان لە قاڵبدان و بچووکردنەوەی گەدا لە ڕێی هەناوبینیەوە بکرێت. ئەم جۆرە چارەسەرە بۆ تایبەتی بۆ چارەخوازانەیە کە نەشتەرگەریان پێویستنیەوەتە لە قۆناغی یەکەم و دووەمی نەشتەرگەریان BMI-یەکەیان لە بینی 30 بۆ 35 یان هێشتا نزیکی چلە، بەڵام چارەخواز ڕەفزێک کاتۆ کە نەشتەرگەری بکە ئەتوانرێت لە ڕێی هەناوبینیەوە، لە ڕێی نازوورە، لە کەمتر لە کاتژمێرێک ئەم چارەخوازانە گرفتی قەڵەویەکەیان حل بکرێت نزیکەی لە 15 بۆ 20 کێشە زۆرەکەیان لە کۆڵە بێت. دکتۆر لە ڕێگای ئەم هەناوبینیەوە چی لە گەدەی ئەو کەساکرێ؟ بۆ نمونە زانین زۆر کەسەیە بەشێک لە گەدەیە بڕێ لە ڕێگای نەشتەرگەریەوە، لە ڕێگای هەناوبینیەوە چی لە گەدەی ئەم کەساکرێت؟ زۆر پرسیارێکی تەکنیکی یان گرنگە تەکنیکی ئیشەکە بریتە لەوەی کە لە ڕێی نازوورەوە، لە ڕێی نازوورەوە ناوپۆشی گەدەی چارەخواز ئەدورێتەوە، واتە دیواری گەدەیە دوورێتەوە لە ناوە و لە قاڵب ئەدرێ و بچووکەکرێتەوە، حەزمی گەدەی بچووکرێت بەبێ ئەوەی گەدەی فڕێبەی. ئەمە بڕێنی تێ ناکرێت دکتۆر؟ بەڵێ گەدەی ئەو کەسە نەخێر گرنگەکەی لەوایە کە ئەو مرۆڤە کە قەڵەوەکەی بۆ چارەسەرەکەیت ڕێژەیەکی زۆر لە کێشە زیادەکەی ڕواک کە نزیکەی لە 150 بۆ 60 کێشە زیادەکەیەتی، بەبێ ئەوەی نەشتەرگەری بۆ بکەی، بەبێ ئەوەی ترسی ماکە خراپەکانی نەشتەرگەری هەبێ، بەبێ ئەوەی کە گۆڕانکاری لە پێکاتە زیندوەکانی ناوگەدە ڕووبا. بۆ نمونە ئەو مرۆڤانە تووشی کەمی ڤیتامین B12 نابنەوە، کەمی ئاسن نابنەوە، ڕوخساریان تێک ناچێت، پێسیان فرێشەوێتەوە. ئێمە سواز بەخوا ڕۆژی 25 بۆ یەکەمین جار ئەمە ئەو مژدەخۆشە بە هەموو کەسێک بەڵەموانی کە گویان لێمانەوەمان بینن، بۆ یەکەمین جار لەسەر ئاسی عێراق و هەرێمی کوردستان لە گەورەترین ڕووداوی هەناوبینیە لەسەر ئاسی جیهان کە گەورەترین مەنەسەی زانستیە لەسەر ئاسی جیهان پێوترێت ئیندۆسکۆپی ئۆن ئێر، واتە شوێنێکە لە وڵاتی ئیتالیاوە هەموو ساڵێک چەنەها کۆنفرانسی زانستی
لە سنتەرە ژیانەکان پەخشەکە ڕۆژی 25 تاکە سنتەرێک لەسەر ئاسی عێراق کە ڕێگەی پێدراوە نەشتەرگەریەک لە چارەسەری قەڵەوی ئەنجام بدرێ ئێمە ئەنجامێدەین لەگەڵ کۆمەڵێک پزیشک لە وڵاتانی سعودیە و ئیمارات و میسر و جەزائیر و وڵاتانی عەرەبی واتە شەرقی ئەوسەط و وڵاتانی عەرەبی نزیکەی 6 سەعات پخشی ڕاستەوخۆ کۆمەڵی هەناوبینی گەورە بۆ ئەو پزیشکە پسپۆرە جیهانیانە پەخشەکرێەوە ئەو شەرەفەش بێمە بەخشا کە یەکێک لەو نەشتەرگەریانە پەخشپێن کە هیوادارم بتوانین بە شێوەیەکی زانستی ئەنجامی بدەین. زۆر باشە دەستان خۆش بێ دکتۆر بەڕێستان جێگەی شانازین کە توانیتانە زۆرێک لە بابەتە پزیشکیەکان لەگەڵ گۆڕانکاریەکانە بن و بیهێنە هەرێمی کوردستان و عێراق و دکتۆر ئەو کەسانەی کە ئەیانەوەی کێشی لەشیان زۆرە کێشی لەشیان دابەزێن هەموو کەسێک ئەتوانێت سود لەم تەکنیکە تازەیە وەرگرە یاخود پرسیارەکەم بە جۆرێکی تر بکەم کێن ئەو کەسانی کە ناتوانن لە ڕێگەی ئەم هەناوبینیەوە کێشی لەشیان دابەزێنن؟ ڕێکخراوی FDA ئەمریکی واتە ڕێکخراوی دەرمان و خۆراکی ئەمریکی زۆر بە جوانی ئەمەی ڕوون کردوێتەوە و ڕێکخراوی ئیفسۆ کە گەورەترین با بڵێن منەظەمەی چەتری پزیشکانی نەشتەرگەری قەڵەویە بە جوانی ڕوونی کردوێتەوە کە ئەو هاوڵاتیانەی زۆرترین سوود لەم جۆرە چارەسەرا بێنن ئەوانن کە لە قۆناغی 1 و 2 قەڵەویان واتە معادلەی BMI-یەکەیان لە بینی 30 و بۆ 40 ئێمە ئەزانین قەڵەوی ئەکرێ بە 3 قۆناغەوە بە پێی باڵا و کێشی مرۆڤەکە لە بینی 25 بۆ 30 پێوترێ کێش زۆری ئەم جۆرە هاوڵاتیانە پێویستیان بۆ نییە نەشتەرگەری بکەن پێویستیان بۆ نییە بڕۆن ئیشی قۆرس بکەن هەتا پێویست ناکەم جۆرە چارەسەر هەناوبینێش بکەن لە بینی 30 بۆ 35 کە بە پێی باڵایان حسابەکرێت پێوترێ قۆناغی یەکەم لە بینی 35 بۆ 40 پێوترێ قۆناغی دوم لە سەر و چلەوە پێوترێ قۆناغی سێم ئێمە ئامۆژگاری ئەوانەکەین کە معادلەکان لە سەر و چلە بڕۆ نەشتەرگەری بکەن بەمەرجێک بیکەن ئەگەر بڕیاریان نا نەشتەرگەری نەکەن ئەوە قۆناغی یەکەم و قۆناغی دووەم و قۆناغی سێمیش ئەتوانن ئەم جۆرە چارەسەرە ئەنجام بن ئەگەر ڕەفزی نەشتەرگەری بکەن ڕاستە نەشتەرگەری تا ڕادەیەکی زیاتر کێشی چارەخواز کەمەکاتەوە لە چاو ئەم جۆرە چارەسەرەیە بەڵام جیاوازەکە زۆر نییە بەڵام مەترسی نەشتەرگەری زیاترە ئەمیش جۆرەکە لە چارەسەری دایمی کە بە پێی توێژینەوەکان زیاتر لە 5 ساڵ بۆ 10 ساڵ ئەو چارەخوازانی بۆیان کراوە گۆڕانکاری ڕوویاوە و نەکرد گۆڕانکاری لە کێشیانیان ڕوویاوە بەڵکو شەکرەکانیان کۆنتترۆل بووە پستانی پاڵەپستۆی خوێنیان کۆنتترۆل بووە چاوریجگەریان دابەزینی کێشیانەوە کێشەی هەناسەیان نەماوە کێشەی ئەژنۆیەشان و سۆفانیان هەمووی حل بووە. باشە دکتۆر باس لەوە کرد کە قۆناغی 1 و 2 سێشی هەیە هەر سێ قۆناغەکە یان ئەو قۆناغی کە پێویستە هەناوبینی بۆ ئەنجام بدرێت هیچ لێکەوتەیەکی خراپی هەیە بۆم کەسە لە ڕووی تەندروستیەوە گرنگی ئەم جۆرە چارەسەر لەوایە کە زۆر کەم ماکی خراپی هەیە ئەشێت بۆ ئەو هاوڵاتیانش بکرێت حتا کە نەشتەرگەریان بۆ کراوە واتە گرنگی چارەسەری نازور چارەسەری هەناوبینی تەنها بۆ ئەوانە نییە کە بەس قەڵەون و کێشیان زۆرە بەڵکو بۆ ئەو چارەخوازانەشە کە پێشتر نەشتەرگەریان کردو قەڵەو بوونەتەوە بۆ نمونە زۆرێک لەوانی کە نەشتەرگەری بچووکردنەوەی گەدایانەکەن دوای چەند ساڵێک قەڵەوە بنەوە بەهۆی ئەوەی کە حەزمی گەدەیان دووبارە گەورە ئەبێتەوە و ڕێنمایە خۆراکیەکان جێبەجێ ناکەن یان ئەوانی کە نەشتەرگەری گۆڕینی ڕێڕەویان بۆ کراوە دەمی بچووکردنەوەی گەدەکەیان گەورە ئەبێتەوە لەڕێی ئەم جۆرە چارەسەرەوە لەڕێی چارەسەری هەناوبینیەوە ئەو چارەسەری کە باسم کرد نەشتەرگەری نازوریەوە ئەتوانیت ئەو دەمەیان بۆ بچووکەیتەوە جارێکی تر کێشیان نزیکەی لە 100 دەکەمەکاتەوە ئەوانەی کە قەرسی گەدەیان بۆ کراوە جارێکی تر پێوترێ ڕڤیژنیان بۆ ئەەکەینەوە چارەسەری نازوری زۆر هەنگاوی گەورەی ناوە ئەی دکتۆر ئەو کەسانی کە چارەسەری نازوریان کردووە ئەو کەسانەوەکو ئەوانیان لێ نایەتەوە کە نەشتەرگەریان کردووە گەر ئاگاداری خۆیان نەبن زۆر گرنگە ئێمە هەمیشە بە چارەخوازانەڵێن کە ڕێکخراوە زانستیەکان ئەمڕۆ پێناسەی قەڵەویەکەن کە نەخۆشیەکی سلوکیە نەخۆشیەکی مێشکە نەخۆشیەکی خووە ئەبێ ئەو چارەخوازە بەرەزانە لەوە تێبگەن کە قەڵەوی دەردێکی درێژخایەنی بەردەوام ئەبێت نێڵین ڕووبات ئەبێ خۆراکی تەندروست بخۆن ئەبێ وەرزش بکەن بگەڕینەوە بۆ شتە ئەساسیەکان لە ناو ژیانە ئەگەر چارەخوازی بەڕێز هاوڵاتی بەڕێز ژیانێکی تەندروست بژی وەکو ژیانی زووی کۆمەلگای کوردی پێویستی بۆ نیە بەڕاستی نە نەشتەرگەری بکات نە هەناوبینی بکات تووشی زۆر گرفتی گەورە نابێت کە ئەم لەم ڕۆژایە بەداخەوە بەهۆی سیستەمی ژیانی تازەوە زۆربەی زۆری هاوڵاتیان گیرۆدی ئەم کێشە گەورانە بوون. باشە دکتۆر جگەل لە چارەسەری کێشی زۆر لە ڕێی هەناوبینی نازوورەوە باشە گرفتەکانی تر هەر گرفتێکی تر لە ڕێی هەناوبینیەوە کە چارەسەر بکرێت ماکی خراپی هەیە باز لەوە ئەکرێت کە یەکێک لە ماکی خراپەکان خوێنبەربوونە یەکێکی دیکە لەوەی کە زیان بە ئەندامەکانی دیکەی ناوجەستە بگەێنێت
چۆن وەڵامی ئەماییتەوە لە ڕاستیا هەموو کردارێکی پزیشکی مەترسی خۆی هەیە و بە هیچ کردارێکی پزیشکی نییە بەبێ ماک دەبچێت ئەگەر بێت و بچیتە قوڵایەوە بۆ نمونە ئێمە زۆربەی زۆری ئەم جۆرە چارەسەرانە چ چارەسەری شێرپەنجەکانی بیدایی بێت بۆیە زۆر گرنگە تەرکیز لەوە بکەینەوە ئێمە هانی هاوڵاتیانمان بین کە لەوە تێبگەین سیستەمی تەندروستی لە جیهانە لە ساڵەکانی نەوەتەکانەوە لە 2000ەوە بەداخەوە لە وڵاتی ئێمە لە قۆناغێکی زۆر خراپین لە ڕووی هوشیاریەوە مەبەستم سیستەمێکە ئێستا لە سیستەمی دەستنیشانکردنی پێشوەختایە ئێمە خەونی ئێمە وەکو پزیشکانی هەرسوچکەرەوەیە کە هاوڵاتیانمان هوشیار بن پێشوەختانە گرفتە تەندروستەکانیان دەستنیشان بکەین نەگاتە قۆناغێک پێویستیان بە نەشتەرگەری گەورە بێ ئێمە بۆ شێرپەنجە جنگی شێرپەنجە لە کوردستان و لە عێراق و لە ناوچەکەیە جنگێکی دۆڕاوین بەردەوام چارەخوازانمان ئەنێرین بۆ چارەسەری کیمیایی تشک لەبەرەوەی لە قۆناغی سەرەتاییە دەستنیشانیان ناکەین بەڵام بڕوانە لە وڵاتە پێشکەوتەکانی وەکو کۆریا وەکو یابان وەکو تایوان لەبەر ئەوەی لەوێ سیستەمی دەستنیشانکردنی پێشوەختیان هەیە هاوڵاتیانیان لە تەمەنی 45 ساڵەوە لە 40 ساڵەوە هانەدەن کە هەناوبینی گەدە بکەن هەناوبینی نازووری کۆڵۆن بکەن پشکنینی مەنگمەگ بکەن پشکنینی پرۆستات بکەن پشکنینی عنقی ڕەحم بکەن بۆیە ئەبینی شێرپەنجە سەرەکیەکان ئەوانەی کە مەترسین لەسەر ژیانی کۆمەلگا هەمویان لە قۆناغی سەرەتایە دەستنیشانەکەن بڕوانە لە وڵاتی وەکو کۆریا لە سەدا هەفتای شێرپەنجەی گەدە لە قۆناغێکا دەستنیشانەکرێ لە ڕێی نازوورەوە هەناوبینی نازوور و نەشتەرگەریان بۆ کرێ و چارەخوا ڕزگاری ئەبێت ژیانیان ئەبن بە 150 ساڵی گرفتێکیان توش نابێت بەڵام ئەم ژمارە لە وڵاتێک وەکو عێراقا لە سەدا یەک کەمترە یعنی لە سەدا یەکی هاوڵاتیان لە عێراقا ئەتوانین شێرپەنجەکانیان لە قۆناغی یەکا دەستنیشان بکەین بۆ لەبەرەی هاوڵاتی وڵاتی ئێمە درەنگ بەرەو چارەسەری پزیشکیەوە کاتێک بەرەو چارەسەری پزیشکیەوە کە نیشانەکان و ماکەکانی نەخۆشیەکە دروست ببێ کاتێک کە تۆ هەناوبینی بۆ چارەخواز ئەنجامەدەی کۆمەڵە گرفت هەیە بەڵێ لەوانەیە مەترسی خوێنبەربوون هەبێ مەترسی کوندبوون هەبێ مەترسی ئازار هەبێ مەترسی بەنج هەبێ بەڵام خۆشبەختانە ئەمانە گرفتێکی زۆر کەمن زۆربیان لە سەدا 99 توانم بڵم پۆی نوێیان تەنها لە ڕێی نازوورەوە لە ڕێی هەناوبینی و ئەتوانی ئەو گرفتانە خۆت چارەسەر بکەی بەبێەوەی چارەخواز پێویستی بە نەشتەرگەری گەورە بێت دکتۆر چەندێک جارێک ئاساییە کەسەکان هەناوبینی بکەم بە تایبەتر بۆ پشکنین ڕەنگە زۆر کەسە بێ ئەمڕۆ سەردانی پزیشکێکی کردبێ هەناوبینی بۆ نمونە گەدەی بۆ ئەنجام مابێ ئەم خۆی لە مێشکیا دایناوە کە گرفتێکی زۆر گەورە لە گەدایەتی متمانی بۆ پزیشکە نێچە لای پزیشکێکی تر جارێک تر داوای ئەوە کاتەوە کە هەناوبینی بکاتە لە ماوەی مایەکە دوو جار هەناوبینی ئەنجام بدرێت گرفت دروست ناکات ئێمە ئەگەر باسی جۆرەکانی هەناوبینی بکەین زۆر گرنگە هەناوبینی گەدا لە دوای تەمەنی 40 ساڵەوە زۆر گرنگە بۆ هاوڵاتیان بە تایبەتی لە کوردستانە ئێمە ئەگەر هیچ نیشانێکیشیان نەبێ بەڵێ لە کوردستانە ڕێژێکی بەداخەوە بەرچاو شێرپەنجەی سوورەنجک و شێرپەنجەی گەدەمانەیە بەدەر لەوە بەشەکانی تری عێراق و ناوچەکە بۆیە باشتر وایە ئەو هاوڵاتیانەی کە زوو گرفتی ئازاری گەدەیان هەیە خواردنیان پێ قوت نادرێ ڕشانەوەیان هەیە هەناوبینی ئەنجامن ئەگەر هەناوبینیەکەیان بە شێوەیەکی زانستی باش بکرێت بەڕای من پێویست ناکات زوو دووبارەی بکەنەوە هەناوبینی گەدە پێویست ناکات لە ماوەی کەمتر لە 5 ساڵە دووبارە بکرێتەوە ئەگەر کەسێک گرفتی گەورەی نەبێ بۆ نمونە پوکانەوەی ناوپۆشی گەدەی نەبێ برینی نەبێ بۆ نمونە لە خێزانەکەیە گرفتی شێرپەنجەی گەدە نەبێ بەنسبەت هەناوبینی کۆڵۆنەوە کە زۆرترین هەناوبینە لەسەر ئاچی جیهانەکەی لە هەنە وڵاتان بۆ نمونە ئەمریکا ساڵانە نزیکەی 15 میلیۆن هەناوبینی کۆڵۆن ئەنجامەدرێت ببینە چەند توانیویانە شێرپەنجەی کۆڵۆن نزیکەی لە 185 لە وڵاتانە کەم بکەنەوە بەهۆی ئەوەی کە هانی هاوڵاتیانێدن کۆمپانیا گەورەکانی بیمەی تەندروستی بە یاسا لەسەر هاوڵاتیانیان فەرز کردووە کە ئەبێ هەناوبینی کۆڵۆن بکەن چونکە ئەزانین کە چارەسەری شێرپەنجە پەیوەستە بە قۆناغەوە لەبەر ئەوەی کە خەڵکانێکن لە نزیکەی لە سەدا توانم بڵم حوتی هاوڵاتیان شێرپەنجەیان تووشە بێ بەلای کەمەوە بۆیە کاتێک کە تۆ هەناوبینی ئەنجام دەیت و لە قۆناغەکانی سەرەتاییە دەستنیشانی قۆناغی پێش شێرپەنجە ئەەکەیت زۆر بە ئاسانی چارەسەری ئەەکەیت و بەکەمترین پارەت چارەسەرێکی بەڵام بە پێچەوانەوە ئەگەر هاوڵاتیەک تووشی شێرپەنجە ببێ لە قۆناغەکانی کۆتاییە زۆر مەصرفی گرانە لەسەر حکوومەت لەسەر وڵات و ئەچێت ئەبێتەوەی ئەوەی کە بارگرانێکی زۆر بۆ کەسوکارەکەشی دروست بکات بە شێوەیەکی سەرەکی ئێمە ئەگەر بمانتوانایە ئەو یاسایە دەرکەین لە وڵاتی خۆمانە هانی هاوڵاتیان بین کە هەناوبینی کۆڵنکەن ئەبوایە لە سەر 40 ساڵەوە هەموو 5 بۆ 10 ساڵ جارێک هانی هاوڵاتیانمان باە هەناوبینی کۆڵۆن ئەنجامن ئەگەر ئەو هاوڵاتیانە ناتوانن ئەنجامی بن زۆر ئاساییە فاسێکی پیسایی هەیە
پێ ئەوترێ FIT بە زمانی ئینگلیزی FIT هەل لێرە توانن ئەو چارەخوازانی جویان لێمانە ئەوانی تەمەنیان لە سەر و 45 ساڵە ئەم فەحسە جوان گوێ بگرن هەر بچن بۆ هەر پشکنینێکی مختبەری بڵێ من ئەمەوێ فەحسی پیسایی FIT بکەم فیکال ئیمونۆکیمیکال تست ئەگەر ئەم فەحسە پۆزتیڤ بوو باشتر وایە کەسە بچێن نازور بکات فەرزە بۆ ئەمە چییە دکتۆر؟ ئەوم پێمانەڵێ کە ئەم چارەخوازە مەترسی هەیە کە گرەی هەبێت و ئەگەر لە سەر و 45 ساڵەوە بێت و فەحسەکە پۆزتیڤ بێ یعنی لە سەدا نزیکەی 55 بۆ 65 ئەم چارەخوازە گریمانەی ئەوەی هەیە کە گرەی هەبێت گۆشتی زیای هەبێت ئەگەر هەناوبینی لەو کاتەیە ئەبێ بیکات ئەگەر نەیتوانی هەناوبینی بکات ئەبێت جارێکی تر دووبارەی بکاتەوە یان فەحسەکەی نێگەتیڤ بوو دوای ساڵێکی تر جارێکی تر ئەم پشکنینە دووبارە بکاتەوە کەوابێ ئێمە ئەتوانین بە چەند ڕێگەیەکی ئاسان پشکنینێکی زۆری هاوڵاتیانی خۆمان بکەین لە گرفتی شێرپەنجە بیان پارێزین و بەبێ ئەوەی کە هەناوبینیش ئەنجام بن تەنها لە ڕێی ئەم پشکنینە سادەوە کە پێوترێ FIT کە هیوادارم زۆربەی زۆری هاوڵاتیان ئەو پشکنینە بکەن بۆ خۆیان لە دوای تەمەنی 40 ساڵ بۆ 45 ساڵەوە. دەستخۆش دکتۆر هەندێک لە چارەسەرکردنی چارەخوازەکان بەڕێز لە ئەکاونتەکەی خۆ داانی لە ماوەی ڕابردووە چارەسەرێکە دانابوو بۆ چارەخوازێک کە ماوەی 60 ساڵ بەدەست ئازار و ناڕەحەتی قودانەوە ناڵاندوێتی بەڵام بەڕێستان لە ڕێی هەناوبینی نازورەوە بە ساعاتێک چارەسەرتان بۆ کردووە ئەمە نمونەیەکە یا ئەم نمونەیە یا هەر نمونەیەکی تر ئەگەر بیرت بێت باسیکی بۆمان. زۆر سپاس ئەوە یەکێکە لەو شتانی کە لە ژیانی دکتۆریا من شانەزی پێوەکەم کە لە بواری خۆمە لە ساڵی 2012 دەرفەتێکم بۆ دەستکەوت کە چوون بە وڵاتی یابان بۆ فێربوونی کۆمەڵێک لە چارەسەری هەناوبینی زۆر پێشکەوت وڵاتی یابان پێشەنگە لە سەراسی جیهان بە نزیکی 20 ساڵ لە پێش هەموو جیهانەوەن لە چارەسەری هەناوبینیە لەو کاتەیە بەداخەوە کە گەڕاینەوە هەرێمی کوردستان من و دکتۆری تر دکتۆر محەممەد شێخانی کاکتۆر محەممەد شێخانی مامۆستامان گەڕاینەوە بارودۆخی وڵاتەکەمان زۆر خراپ بوو پشکنینەکان نەبوو بۆیە ئەو خەوە هەر لە دڵمان نبوو لە ساڵی 2010 جارێکی تر چوومەوە بۆ چەند خولێکی ڕاهێنان و چەند فیلۆشیپێکی زۆر لە وڵاتی هندستان لە یابان لە ئەمریکا بەڵام دوایی کێشەی کۆڕۆنای بەسەر هات جێبەجێم کرد بەس بە کورتی لە ساڵی 2021 تقریبا بۆ یەکەمین جار ئەم جۆرە چارەسەرمان لەسەر ئاسی عێراق بە شێوەیەکی پراکتیسی جێبەجێ کرد کە لە زمانی پزیشکیا پێوترێ هەناوبینی بۆشایی سیم کە لە سەرەتا باسم کرد و ئەم جۆرە چارەسەرە زۆر تازەیە لە ناوچەکە بۆ ئەگەداری بەرەز لە وڵاتی ئێرانە زۆر بەکەمیەکرێ لە سووریا و ئوردن و لە زۆرێک لە وڵاتانە هێشتا بە شێوەیەکی بەرچاو نییە ئەو گرفت ئەو چارەسەر هەناوبینیە ئێستا سپاس بخوا لە زۆر شارەکانی عێراق خەریکە ئەم جۆرە چارەسەرە بەردەستە بێ ئەم چارەسەرە بریتە لەوەی تۆ لە ڕێی نازورەوە نەشتەرگەریکی قورس بۆ چارەخوازەکەی یعنی بۆ نمونە ئێمە ئەم هەفتەیە بۆ چارەخوازێکمان کرد تەمەنی 93 ساڵ بوو بۆ ماوەی 25 ساڵە نەخۆشی ئەکەلێژیای هەیە واتە نەخۆشی تەسکبوونەوەی سوورنجکیەیە سیەکانی لە سەدا هەفتای کردداری سیەکانی لەدەستدا بۆ هۆی گەڕانەوەی خۆراک بە شێوەیەکی بەردەوام بۆ ناو سیەکانی ئەم چارەخوازە بەرەزە جۆری سێمی نەخۆشی ئەکەلێژیای بوو ینی تۆ ئەبایە نەشتەرگەریکردنەوەی سڵنگی بۆ بکەیت لەگەڵ سکیا لە یەک کاتە کە نەشتەرگەریەکە بۆ هاوڵاتیکی تەمەنەوە ساڵ ڕێژەی مردن لە سەدا لە 25 بۆ 30 لەوانەیە تێپەڕێ تەنها لە ڕێی نازورەوە لە کەمتر لە 35 دقیقا سوپاس بۆخوا و چارەسەرمان بۆ ئەنجامە لە ڕێی هەناوبینەوە و ئەمە یەکێکە لەو شانازانی کە ئێمە لە شاری سلێمانی و سنتەرەکەمان بۆ هاوڵاتیانمان پێشکەش کردووەوە بەبێ ئەوەی کە چارەسەرێکی با بڵێن قازانجی بێ بۆ ئەوەی چارەخواز نەچێتە دەرەوە قەت لە بیرم ناچێت لە ساڵی 2018 خانومێکمان نار بۆ تورکیا کە گرەیەکی شێرپەنجەیی هەبوو لە ناوپۆشی کۆڵۆنیا باش کە ناردم بۆ تورکیا پرۆفیسۆرێکە بوو کە ئەو ئیشەیە کرد ئەمزانی کە زۆر شارەزایە لەو بوارە کە هاتەوەتی دکتۆر واز لەوە بێنە کە من ئەو هەموو پارەیان پێسەرف کردم لە ڕووی مەسرەفەوە نزیکەی 18 ملیۆن دیناری خۆمان زیاتر مەسرەفی کەوتیت خۆ ئەم چارەسەرە بێن ئەم کوردستانە گوناحە ئەو هەموو عەزابە بچێژی بۆ یەک بڕینی یەک گرێ واتە لابردنی گرەیەک ئێمە ئەو هەموو عەزابەمان چەشت یعنی هەمیشە قسەی ئەو خانمە لە مێشکمە ئەزرەنگێتەوە کە وتم بۆچی زووتر دەستمان بەم نەشتەرگەریە نەکرد لە کاتێکە ئەمان توانی بەداخەوە بەهۆی نەبوونی ئامێرەوە بوو بەهۆی قورسی شتەکانەوە بەڵام ئێستا سپاس بەخوا شتەکانم می لە بەردەسە ئەتوانین بە شێوەیەکی باش ئەنجامی بن پێم وایە لە هەرێمی کوردستانە شتێک نییە بەنای ئەوەی کە نەخۆش پێویست کا بچێتە دەرەوە بۆ هەناوبینی و ئەمە
بە شێوە نایڵێم کە بڵم خوا نەخواستە فەخروینە بەڵکو ئەمە بە شانازیوە لێن کە نەخۆشخانەی هەر سوچگەر لە سلێمانی نەخۆشخانەی هەر سوچگەر کەمانە نەخۆشخانەی حکومین ینی بێ لە کلینیکە تایبەتەکان نەخۆشخانەی هەر سوچگەر لە هەولێر لە دهۆک لە زۆربەی شارەکانی عێراق باشترین لە بەرزترین ئاستا پزیشکانی پسپۆری هەر سوچگەری زۆری تایە و ئێمە لە مانگی داهاتووە با ئەو هەواڵە خۆشەش ڕابگەێنم کە پێنجەمین گەورەترین کۆنفرانسی خۆمان ئەنجامەدەین کۆنفرانسی کۆمەڵەی نەخۆشەکانی هەر سوچگەری کوردستانی لە شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستان لە ڕۆژانی 20 دوی مانگی ساڵی ئەم ساڵ کۆنفرانسێکی گەورە ئەنجام بدەین کە تەسەورەکەی نزیکەی 300 بۆ 400 پزیشک لەسەر ئاسی عێراق و ناوچەکە لەگەڵمانە بەشدار بن و ژمارەیەک توێژەر و زانای زۆری بوارەکانی هەناوبینیمان بانگێش کردووە لە وڵاتی تورکیاوە لە ئێرانەوە لە وڵاتی ئوردنەوە لە وڵاتی میسرەوە و لە یابانەوە پرۆفیسۆرمان لەگەڵایەوە لە ڕاستەوخۆ لە گەورەترین سنتەری چاندنی جگەر و هەناوبینی لە هەندستان کە نەخۆشخانەی AIG کە بە گەورەترین نەخۆشخانەی هەناوبینی دانرێت لەسەر ئاچی گیان بە شێوازێک لە ڕۆژێکە نزیکی 1000 هەناوبینی ئەنجامەدەن لە نەخۆشخانە تەسەوور کە ڕۆژێکە 1000 هەناوبینی ئەنجامەدرێ نازور ئەنجامەدرێ ڕاستەوخۆ لەو نەخۆشخانەوە نزیکەی 3 کاتژمێر هەناوبینی پێشکەوتومان بۆ گوازنەوە لەلایەن تیمی و خەستەخانە و دیاری لا ئێمە ڕێژەکە چۆنە؟ لا ئێمەش زۆر زۆرە بەڵام ئێمە ناتوانین بگەینەوە ڕێژەچکە هەندستان وڵاتێکی زۆر گەورەیە خۆتان نەزانن ژماری دانیشتوانیان زۆرە بەڵام ئەتوانم بڵم لە ڕۆژێکە لە هەرێمی کوردستانە بەلای کەمەوە نزیکەی 500 تەسەورەکەم هەناوبینی ئەنجام بدرێت لە هەموو شارەکانە کە ئەمەش زۆر جێگای دڵخۆش ڕاستە دوکتۆر بەڕای بەڕێزت تۆ بەرکەوتن زۆرە لەگەڵ هاوڵاتیانە کە سەردانتەکەن کە بە هاوڵاتیە گەڵی تۆ پێویستت بە هەناوبینیە ئەنجامی بی هۆشیاری هاوڵاتیان چۆنە لەم بارەوە سەبارەت یاخود زانیاریان چۆنە لەسەر هەناوبینی ئەو ترس و دڵەڕاوکی کە باسمان کرد هەیەە بە دڵنیاییەوە بەشێک لە هاوڵاتیان ئێستا ترسن لە نازور بەڵام ئەوەی کە جێگای دڵخۆشیەوە ئەگەر بترسن هیچ جێگرەوەیە کەیە بۆن من ئەگەر نازۆر ئەنجام نێن جێگرەوەی ئەو چییە؟ وەڵا بە من پێم وانە هیچ لە ڕووی زانستیەوە لە ڕووی ینی زانیاری نەخۆشەکانی هەر سوچگەر و هیچ بەدیلێک نییە بۆ هەناوبینی و بۆیە هەمیشە بە چارەخوازان ئەڵێن هەناوبینی زۆر ئاسانە ئێستا هەناوبینی لە ڕێی پێدانی دەرمانی بێهۆشیەوە ئەکرێت کە بێهۆشیەکەش بێهۆشی گشتی نیە واتە بەنجی عام نییە پێویست ناکات لێ بترسێن لە کەمترین ماوە لە 20 دقیقە کەمتری پێچێت بە هەموو جۆرەکانیەوە تقریبا و لە ماوەی ئەو ماوەیان چارەخوازنە ئازاریە بێ نە هەستی پێکا و دوای ئەچێتەوە بۆ ژیانی ئاسایی خۆی لەبەرەوە گرنگە هوشیاری تەندروستی و ئەمەش بەشێکی ئەرکی بەڕێستانە وەکو کەناڵەکانی ڕاگەاندن هەمیشە هاوڵاتیان مەشغوڵکەین بۆی کە سیستەمی تەندروستیمان باشکەین هوشیاری تەندروستی باش بڵاوکەینەوە بۆ ئەوی کە گرفتە گەورەکانی ناو کۆمەلگا لە ڕووی تەندروستیەوە زوو چارەسەرکەین و بتوانین پێشەنگ بین سواز بۆخوا شاری سلێمانی هەرێمی کوردستان ئێستا ئەتوانم بڵم پێشەنگە لە چارەسەری نەخۆشەکانی کۆندامی هەرز ڕۆژانە هەموو سنتەرەکان ژمارەیەکی بەرچاوی چارەخوازان لە بەشەکانی تری عێراقەوە سەردانی ئەم نەخۆشخانە ناکەن بۆ چارەسەری هەناوبینی و چارەسەری پزیشکی دەست دکتۆری ئازیز دەستی بەڕێستا خۆش بێت سپاس بۆ ئامادەبوونت وان دوێنێ دەستە خۆش بێت سپاس بۆ